لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله وبركاته. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 612 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ قال إبراهيم لأبيه آزر أتتخذ أصناما آلهة إني أراك وقومك في ضلال مبين. بەڵێ خۆشەویستان لەو ئاەتەوە خی گەورە سبحانه وتعالى باسی ئیبراهیم دەکا عەلەیهی السەڵات وەسەلام ئەبو الئەنبیا ڕەمزی تەوحید باز لە داوای تەوحید دەکا لەگەڵ قەومەکەی تەجروبەی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ بابی کە کافر بوو و هەروە لەگەڵ قەومەکەی کەواتە لە پێش ئەوەش کەوا خی گەورە باس لە عەقیدەی تەوحید کرد و بە چەندین ئاەت خی گەورە عەقیدەی شرکی ئیبتال کردەوە و هەروە تەرکیزی لەسەر مەسەلەی زیندوی بوونەوە کرد. ئیتر لێرەدا خی گەورە میثال و نمونەیەکمان لێ دەین تۆ لە تاریخی بەشەریەت کە باس لە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام لە تەجروبەی لەگەڵ قەومەکەی کە هەموو مشکلەی ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام لەگەڵ باقی پێغەمبەران لەگەڵ قەومەکانیان هەموو مشکلەیان گەورەترین گرفتیان قەزیەی تەوحید بووە کەوا بەعام خەڵکی گرفتیان لەگەڵ ئەو کە مەسئلەی هەیە و زیاتر بەرەو شرک دەڕۆن و ئەکثەرهم للحق کارهون وما يؤمن أكثرهم بالله إلا وهم مشركون. کەواتە گەورەترین قەزیە کە پێغەمبەرانی خوا ڕوبەڕووی بووینەوە مەسەلەی شرکە و بەیانکردنی عەقیدەی تەوحیدە. وإذ قال إبراهيم لأبيه آزر کاتێکەوە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بە بابی خۆی دەڵێ کە ناوی ئازەرە ئەتەتەخذ ئەصناما آلهة ئایا بتو سەنەمێک کەوا لە بەدەستی خۆتان دروستان کردێ ئەوان بە ئالیهە و پەرستراوی بە ناحەق دادەنێن ئینی بە بێگومان دەتان بینم ئەڕاکە و قەومەکە فی ضەلال مبین بە خۆت و بە قەومەکەت ئەو بە بابی خۆی دەڵێ بە خۆت و بە قەومەکەت لە گومڕاییەکی ئاشکرا دەبینم بە خۆت و بە قەومەکەت لە گومڕاییەکی ئاشکرا دەبینم. کەواتە کاتێکەوە لە سەرەتادا خی گەورە سوبحانه وتعالى دەفەرمێت قال ئیبراهیم لأبيه ئازەر کاتێکەوە ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بە بابی خۆی دەڵێ کە ناوی ئازەرە لأبيه ئەبیه معلومەکەوە بە باب دەگوترێ ئەب بە مامیش دەگوترێ عەم بەڵام عەجیبە یعنی کەسانێک پێیان وایە کوو دەکرێ یعنی بابی یەک لە پێغەمبەران عەلەیهیمۇ السەڵات وەسەلام کافر بی دەڵێن ئەو بابی نەبوو ئەو مامی بووە. ئەدیلۆ دەڵێ ئەبیهی دەڵێن لەبەرەوەی مام وەکو بابە لە مەنزیلەتی بابە مع العلم ئاتکە زۆر واضح و سەریحە خی گەورە دەفەرمی ئیبراهیم بە بابی دەڵێ ئیبراهیم بە بابی دەڵێ کە ناوی ئازەرە ئەتەتەخذ ئەصناما ئالهە ئایا ئەو بت و سەنەمانەی کەوا بەدەستی خۆتان دروستان کردیە ئەوان دەکەنە پەرستراوی بە ناحەق لە کاتێکدا کەوا چاک دەزان ئەوانە پەرستراو نین حەق و شایانی پەرستنیان نییە لێ دەفەرمی ئینی بەتەئکید دەتبینم ئەڕاکە و قەومەکە فی ضەلال مبین بەتەئکید دەبینم خۆت و قەومەکەت لە گومڕاییەکی ئاشکرادانە. بەڵێوجا دەفەرمی لۆکو لە تەفسیری قاسمی دەڵێ ئەو ئاتە حوجەیە لەسەر ئەو کەسانەی کەوا دەڵێن نابی بابی هیچ یەک لە پێغەمبەران کافر بی و لە بۆ وەڵامی ئەوەش دەڵێن ئەوە کە دەفەرمی ئەبیهی لە بۆ عەمیتی دەڵێ ئەو ئاتە نەخێر بە تایبەتی دەرە شیعەکان ئینکاری ئەوەی دەکەن کەوا نابی بابی پێغەمبەران هیچ یەکیان بابی پێغەمبەران کافر بی لە تەفسیر قاسمی دەڵێ ئەو ئاتە حوجەیە لەسەریان کەوا بەڵێ پێغەمبەر هەبوو بابی کافر بووە وەکو ئیبراهیم عەلەیهی السەڵات وەسەلام بەڵام خی گەورە پێغەمبەرانی پاراستیە ڕاستە ئەگەر بابیشان کافر بوو بی
لبنە ماڵەچ کافری بوون بەڵام لە نەسەبدا قەت لە وەلەد و بابلێن وەلەدی زینا نەبووینە والعیاذ بالله لا دایک و بابێکی معلوم لە ناو خەڵکیەوانە زەوج بووینە. بە هەر حاڵ بەڵام بابی کافر بووە، بەڵێ بابی کافر بووە. خوای گەورە پێی دەفەرمی کە لەمە بازەکە دەفەرمی بە بابی خۆی گۆ کەوە ناوی ئازەرە. ئازەر بابی ئیبراهیم بووە عەلەیهی سەڵات وەسەلام. ئیبراهیمیش بەو شێوەیە پێی دەفەرمیتن کەوە ئینی ئەراکە وەقەومەکە فی ضەلال مبین. لێردا طبعا ئەوجا لە پاشەوە خوای گەورە پێدادەیەکەوە مناقەشەی ئیبراهیم لەگەڵ بابی و لەگەڵ قەومەکەی چەند بە عەجیبی هەوڵ دەدا قەناعەتیان پێبینی بۆی کەوە ئەو پەرستراوە بە ناحەقانەی ئەوان دەیپەرستن شایەنی پەرستنیان نییە. ئیتر لە سەرەتادا بەو شێوەی دەست پێ دەکاتن وەکو لە سوڕەتی مەریەم و لە چەندی سوڕەت کەش خوای گەورە باس لەو حەقە دەکات کەوە ئیبراهیم عەلەیهی سەڵاتو وسەلام لەگەڵ هەموویان بەتایبەت لەگەڵ بابی زۆر هەوڵیدایە. لە بۆ نمونە خوای گەورە دەفەرمێت واذكر في الكتاب إبراهيم لسورة مريم إنه كان صديقا نبي إذ قال لأبيه يا أبت أي بابا جيان يا أبتي لما تعبد ما لا يسمع ولا يبصر لبرتسي پەرستنی وتو صنمێک دەکەی لە کاتێک لا يسمع ولا يبصر نەگوێی لێتە نەدەتبینی سبحان الله ولا يغني عنك شيئا هیچیشی پێ ناکرێ لە بۆت. ئیتر لە چەندین سوورەت کەش خوای گەورە باس کرد دەربارەی ئەوەی کەوا باسمان کرد کە وەک خوای گەورە لێردا باس دەکات کە ئیبراهیم بە بابی خۆی گوت کە ناوی ئازەرە کە گوتمان هەندێک لە تەوائیفەکان بە تایبەتی شیعە ئینکاری ئەوەی دەکەن کەوا ئازەر بابی بیتن دەڵێن مامیتی. لەو حەدیثێکەوە ئیمام بوخاری ڕوایەت کردی ئەویش تەئکید لەوەش دەکاتەوە کەوە ئازەر بابی ئیبراهیمە. لەو حەدیثێکە ئیمام بوخاری ڕوایەت کردی ئەبی هورەیرە دەجێڕێتەوە خوای لە ڕازی بدەفەرمی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی يلقى إبراهيم أباه آزر يوم القيامة. إبراهيم عليه الصلاة والسلام دقات بابي خوي لروج قيامته دقات بابي خوي لروج قيامته كناوي آزر وعلى وجه آزر قطرة وغبرة كتمشايدك آزري بابي دمساوي كوا قطرة وغبرة وكو خواي قورد فرمي لا سورة عبس وتولى كوا كساني كافر دموچاویان ڕەش دەبی وەکو بڵێ تۆز و خۆڵاوی و ڕەش هەڵدەگەڕێ خوا پەنامەدە تەماشا دەکە بابی ئازەر واتە ئازەری بابی ئیبراهیم عەلەیهی سەڵاتو وسەلام چی بەسەر هاتێ دموچاوی قەتەرەة غەبەرە کەواتە ڕەش هەڵگەڕایە و تۆز و خۆڵاویە. فيقول له إبراهيم ألم أقل لك لا تعصيني. إبراهيم عليه الصلاة والسلام ببابي دڵێ ئەدی باشە پێم نەگوتی لە دنیایە لا تعصيني سەرپێچی من مەکە سەرپێچی ئەو دینەی مەکە كوا دين التوحيد كامن هنا يتم لنا رب العالمين. فيقول أبوه فاليوم لا أعصيك. بابي لروج قيامة بإبراهيم دلي فاليوم لا أعصيك أورو بأمر تناكم حرام أورو كان لكارت رازايا. فيقول إبراهيم يا رب إنك وعدتني أن لا تخزيني يوم يبعثون. يا ربي ئەتوعدەت پێدا بووم کەوا لە ڕۆژی قیامەتدا خوا ڕیسوام نەکەی شەرمەزارم نەکەی. فأي خزي أخزى من أبي الأبعد. کەواتە یا ربی ئەدی چ لەو شەرمەزاریە و ناخۆشەی ناخۆشترە من أبي الأبعد ئەبعاد واتە ئەو بابەی من کەوا ئێستا زۆر دوورە لە ڕەحمەتی تو ئەچ لەوە شەرمەزاریترە لەو بۆ من کەوا ئەو بابەی من ئێستا ئەو هەندە دوورە لە ڕەحمەتی تو. إبراهيم عليه الصلاة والسلام لوين دلبو شوية ديوي شفاعتي لبكاء. فيقول الله تعالى إني حرمت الجنة على الكافرين. بالتأكيد رب العالمين دفن بالتأكيد بهشتم حرام كده لسر كسانشي كافر أجر بابي إبراهيم يجبي عليه الصلاة والسلام. ثم يقال يا إبراهيم ما تحت رجليك. يا إبراهيم تمشاي جير بي خود بك استا. فينظر كتمشادك فإذا هو بذيخ ملطخ. سبحان الله. ذيخ دلي ذكر الضباعي واتبزن مجي نيرا ملطخ واتى ملطخ في رجيء أو دم أو طين واتبزن مجيك كوا بيز بو بخين يان برجيع وباشماوي خوي بزن مجيكي بيس نيرا بزن مجيكي نيري بيسي ببخين وببيساي خوي بيسا
يعني بابي إبراهيم عليه الصلاة والسلام خواهي يقول مسخي دكادين تسر أو شكل نارك أخوة بنامان دا فيؤخذ بقوائمه فيلقى في النار أو ذا لسار بريد جيري وفرد دريتنا وآقر لسار شكلي أو بزن مجا بيسيك وخوي بيس كردية با باشروش خوي ياخد بخين وباشتشكا تزانا عند الحكمة في مسخه لبرتسي خواهي يقول مسخي دكاتن أو بياوي مسخ دكا وذا فريداتنا وآقر لتنفر منه نفس إبراهيم تاوكو إبراهيم كاتك بوشي وديبيني نفرتي لبكاتن ولئلا يبقى في النار على صورته فيكون في غضاضة على إبراهيم تاوكو بس شكل حقا كي خوي نتشتنا وآقر ببتماي دل تنجيق لبو إبراهيم كوابابي بوشي ولنا وآقر بلكو لسر شيوي بزن مجيتشي نيري بيس سبحان الله كواتب راستي مسألة كفر مسألة شرك اگر بابی پیغمبرانیش بی وکو بابی ابراهیم علیه الصلاة والسلام اگر کوری پیغمبرانیش بی وکو کوری نوح علیه الصلاة والسلام به هیچ شیوەیەک نەسەبی لەگەڵ ئەو پێغەمبەرە بەڕێزە کەوا چەند بەکانەتی بەرزە بەهانای نایەتن لەبەر ئەوەی لەسەر شرک ژیا خوا پەناماندا لێ پێغەمبەری خۆشمان صلی الله عليه وسلم بە فاتیمەی کچی دەفەرموو یا فاتیمەة اتقی الله فإني لا أغني عنك من الله شيئا تقوى إخوائي بك ولا سر عقيدة توحيد بفعليش كوا موحد أبو فإني لا أغني عنك من الله شيء كوا تقول سر عقيدة توحيد نبهيت سمبينا كري لبوت يتر زور مهمة أو حقته هندق دم مفسرين الزيدي دلين ثمرة الآية الدلالة على وجوب النصيحة في الدين لا سيما الأقارب كاتك إبراهيم بوشوي عليه الصلاة والسلام نصيحة بابي خويدك على الدنيا ده طبعا سورة التوبة فلما تبين له أنه عدو لله تبرأ من لدنياش كاتك بدقات يقين أو دجمني خوا بابي تبرأ لي ذكا يتر دلي بلام أوش لي ورد جيري بيويستا إما آموشگاري بكين في الدين واتبو دينيك وأخوي وناديتي بتايبتيش كسن زيك كان خومان فإن من كان أقرب فهو أهم نزيك ترين كازليد واجب سرشان تزياتر هول بدي لقالي لو إخوة يقول ببيغمبري مجد فرمي صلى الله عليه وسلم وأنذر عشيرتك الأقربين كواتا أو كسان إنذار بك كوا نزيك ترين كسن لعشيرتك وهروا إخوة يقول سورة التحريم ذات قوا أنفسكم يا أيها الذين آمنوا قوا أنفسكم وأهليكم نارا خوتانو مالو من دالتان بارزن لآقر لو إذا فرمي بيغمبر صلى الله عليه وسلم دستي بيك الدعوة كي بنزيك ترين كازلي إمامي علي خوالي رازم خديجة خيزاني خوالي رازم زيد كوا لبردستي بو وكانوا معه في الدار كوا أواني كوا لقلبون لنزيك ترين كازكان دست بيكر فآمنوا وسبقوا أوانا بيش همو كاساشي إيماني النو دستيان باولين بيش دست بيش خربون لبيش مسلمانات كا أو ذا بيان صلهم دستي بيكر لقل سائر قريش أو زدوا لقل عرب أو زدوا لدور بريانو وبوشي ويش أو ترتيب الطبيعي كإنسان بيست دعوة دست بيبكاتن لو إبراهيمش عليه الصلاة والسلام كم زال لقل بابي دعوة دك أو زدواش لقل قومكي لا دواتري خوي يقول دفرميك وإبراهيم كاتك وبوشي وبابي خوي دل إني راك وقوم في ضلال مبين تفرمي وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين أبوشي أي وكذلك الفهم الذي فهمناه إبراهيم بشأن بطلان عقيدة عبادة الأصنام وكل آتك بيشتر خواهي قولا تفرميك وإبراهيم بوشيوي ببابي دقو إني أراك وقومك في ضلال مبين بوشيوي كوا تيمان قاندبو فرستني أصنام كان عقيدة باطلة هاد بهمان شيوش خواهي قولا تفرمي نري إبراهيم ملكوت السماوات والأرض كواتا بوشيوي كتيمان قاندبو بهمان شيوش تيمان قاندو ملكوتو تكاني لوم الكفراواني هي كهموي بلقو دليل لسر عظمة وحدانتي خواهي قولا هموما نشاني دا تاوكو بالتأكيد لو كسان بكوا لريزي يقين لو كسان كوا يقينيان هي بهيج شوي شكو قمانيان لا عقيدي توحيد لو لبطلان عقيدي أصنام بهيج شوي يقيني بابلين شكو قمان النبي والكل موقنان بي كواتا نطلعه على حقائقهما
خۆی گەورە فەرمی وای لێ دەکەین ئیبراهیم عەلەیهی سڵاتو وەسەلام حەقیقەتی ئاەتەکانی ئێمە لە ئاسمانەکان و زەوی ببینی ونبصره في دلالتهما على شؤونه عز وجل وای لێ دەکەین کەوا بە تەماشاکردنی ئەو مەخلوقاتانە لە عارد و ئاسمانەکان ببی تەمای چاوڕۆنی لە بۆی کەوە با بڵێن دەسەڵاتی خۆی گەورە نیشان بدە من حيث إنهما بما فيهما مربوبان ومملوكان له تعالى بەو شێوە بیان بینی کەوە ئاسمانەکان و زەوی هەموو ئەو مەخلوقاتانی کە تێیاندا هەیە هەمووی مولکی خوانە هەمووی بەندەی خوانە خۆی گەورە خەڵقی کردینەوە بەڕێوەی دەبن هەر هەمووشی بەڵگەن لەسەر عەزەمەتی خۆی گەورە سبحانه وتعالى وكذلك نري إبراهيم ملكوت السماوات والأرض وليكون من الموقنين نري طبعا صيغة فعل مضارعة نافرم وكذلك أريناه بيشان ما داد فرم بيشاني ددين لبرتسية بوشوي لاستحضار صورة الحال الماضية أولا لبويكوا أوشتك الرابردو رويدا خواهي قردهين تو بيش ساومن ومعنى تشي لتدا تتجدد وتتكرر بتجدد رؤية آيات تعالى في ذلك الملكوت العظيم كواتا وهروها معنى ئەوەش لێوە دەگیرێتەوە لە خلال جارێک و دووجارە بە بەردەوامی هەر کاتێک تەماشای مەخلوقاتی خوای گەورە دەکرد لەسەر ڕووی زەوی و لە ئاسمانەکان زیاتر و زیاتر عەزەمەتی خوای گەورە لێوە دیار دەکات و بە هیچ شێوەیەک شەک و گومانی لێ پەیدا نەدەبوو و مەلەکوتیش لەسەر وەزنی مبالغەیە با بڵێن بە معنای الملک العظیم والسلطان القاهر دێ کەواتە ئەو مولکەی خوای گەورە زۆر زۆر فراوانە کە دەسەڵاتی خوای گەورەش بەسەر هەموو زەڕێک لەسەر ئەو مولکەدا هەیە ئیتر لە نەتیجەدا وەلیەکونە من الموقنین تاوەکو لە نەتیجەدا لەو کەسانە بی کە بە هیچ شێوەیەک شەک و گومان نامینێ بە یەقینەوە لە بۆ خۆی دەژیە و بە یەقینەوەش دعوە لە بۆ عەقیدەی توحيد دكا وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون